دەستگای خێرخوازی بەخشین کۆبوونەوەی ساڵانی خۆی لە شاری هەولێر گرێدا. ئامانج لە کۆبوونەوەکە هەڵسەنگاندنی کارکردنی ساڵی ڕابردوو پلاندانان بوو بۆ ساڵی داهاتوو. تیایدا بەرنامە و پلان بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان دانرا. سوپاس بۆخۆی گەورە کە ئەمڕۆ ئێمە لە کۆتا ڕۆژەکانی مانجی 12 داین و لەم ڕۆژدا لەگەڵ بەرپرسی نووسینگەکان پلانی ساڵی 2025 دادەڕێژین و واروها بەرنامەی مانگی ڕەمەزانی پیرۆزیش هەر ئەمڕۆکە بڕای لەسەر دەدەین و تاوتوێ دەکەین و بەرنامەی مانگی ڕەمەزان دابین دەکەین. دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە لە ساڵی ڕابردووە بەرنامەی کە دامان نابوو سوپاس بۆخۆی گەورە توانیمان کاروبارەکان لە هەرێمی کوردستانەوە بگەێنین بە دەروی هەرێمی کوردستان و هاوکاری کردمان لە بۆ لقەوماوانی غەزە کە بە درێژای 1 ساڵدا بەردەوام لە پرۆژەکانماندا هاوکاری و کۆمەک و یارمەتیەکانی خێرخوازانی هەرێمی کوردستانمان گەیاندا نێوکەرتی غەزەوە لێ لە پرۆژەکانەوە ئەنجامدرا. واروها توانیمان لە ڕێی خێرخوازانەوە هاوکاریەکان بگەێنین بە وڵاتی ئەفریقیا کە لە وڵاتی چات و واروها نایجیریا و ئەفریقیا ئێمە توانیمان لێ بە دروستکردنی مزگەوت و لێدانی بیر کە نزیکەی 30 بیر لێدراوە. کۆبوونەوەی ساڵانەی دەستگای خێرخوازی بەخشین بە ئامادەبوونی بەرپرسی سەرجەم نقەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. گفتوگۆ لەبارەی پلانی مانجی پیرۆزی ڕەمەزان و بۆ برەودان بە کارەکانی ئەو دەستگایە کرا. کۆبوونەوەی گشتی دەستگای خێرخوازی بەخشین ئەنجامەدرێ کەمیش کارێکە بێ بۆ پلانێکی استراتیژی و گۆڕانکاری باشتر و بەرەو پێشبردننی دەستگاکە بۆ ساڵی 2025 و بەخشین لەسەر ئەو کار و پرۆژانەی کە سەرکەوتوو تایە بەردەوامە بێ و ئەو کار و پرۆژانێکی کە بۆ داهاتوو زەرورەتە کارێکی دی لەسەرەکە. بۆیە کۆبوونەوەی گشتی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەیە کە بە باشتر و چاکتر ببینە خزمەتکاری خەڵکی و بتوانین ئەو هەدەفانە بپێکین کە شەرع ڕێگەی پێدامین و بۆ کۆمەڵگەی خۆمان باشترین و چاکترین. ئێمە بەردەوام پرۆژەیمان هەبوو بۆ هەتیوان دروستکردنی خان و پێدانی موچەی هەتیوانە و چارەسەرکردنی نەخۆش بە تایبەتی نەخۆشی گورچیلە و هاوکاریکردنی کەم دەرامەد و بەخشینەوەی کۆمەک و پێداویستی بۆ خەڵکی هەژار و بۆ خاوەن پێداویستی تایبەت ئێمە پاسکیلی شەحن و ماتۆڕی بارمان تەوزیع کردووە. واروها نەوت و چالاکی زۆرمان ئەنجامداوە لە کوردستانەوە لە دەروی کوردستانیش بۆ خۆتان احتیمال لە ڕاگەاندنەکانە بینی بێتان ئێمە بە تایبەتی بۆ لە قەوماوانی غەزە و بۆ هەژارانی ئەفریقیا ئێمە هاوکاریمان گەشتوتە ئەو ناوچێش بە تایبەتی وەکو تیمی تەندروستی بەخشین کە لەو ناوچەیە بەردەم دەوریان هەبووە. دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی ساڵی 2024دا جگە لە سەدان ماتۆرسکیل و سەبەتە خۆراک و پرۆژەی بەربانک بە بڕی زیاتر لە 150 میلیۆن دینار نەوتی بۆ 4782 خانەوادە دابین کردووە بە بڕی 70 میلیۆن دیناریش 5 ئۆتۆمبیلی بۆ 5 خانەوادە دابین کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.